ماوەی 100 ساڵە لە ئامێدی هیچ کەسێک نەکوژراوە. ئەمە پێشتر دەنگۆیەک بوو لە شوێنێک بڵاو کرایەوە. بەڵام ئێمە بەدواداچوونمان بۆ کەس ڕاو بۆ سوونی هەندێک لە کەسایەتیەکانی ئەو قەزایەمان وەرگرت بە تایبەتیش ئەنجومەن ڕیسپی و تەمەندارەکان. بەشێکیان کۆک بوون لەگەڵ ئەوەی کە 100 ساڵە لە سنتەری قەزای ئامێدی هیچ حاڵەتێکی کوشتن ڕووی نەداوە. بەشەکەی دیکەیان بۆ زیاتر لە سەدەیەکیش ئەیان گەڕاندەوە. ئەڵێن هۆکارەکەی ئەوەیە کە هەر کێشەیە کۆمەڵایەتی یاخود کێشەیەکی زەوی بزارە هەر کێشەیەکی دیکەبێتن ئەوان ناچن بۆ چارەسەرکردنی کێشەکان پەنا ببەنە بەر ئەو ئامرازانەی کە مرۆڤی پێ ئەکوژرێ لەوانە چاک یاخود ئامرازی دیکە. ئەوەمان زانیوە هەڵەبجە لە ڕووی توندوتیژی خێزانی زۆر پاکە. هیچ حاڵەتێک لە هەڵەبجە لەبارەی توندوتیژی خێزانی تۆمار نەکراوە. بەڵام ئێستا ئامێدی دێتە پێش کە پاکترین شوێنی هەرێمی کوردستان بێت کە ماوەی سەدەیەک یاخود زیاتر لە سەدەیەک بێ هیچ حاڵەتێکی کوشتن تایدا ڕوونەدابێت. هیوادارین ئەم بابەتە زیاتر لە بابڵین لە ئامێدی کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی ئەم بابەتە بە دیکۆمنت بکرێ کە شوێنە پاکەکان لە هەرێمی کوردستان لە ڕووی توندوتیژی خێزانی لە ڕووی نەکوشتنی خەڵک گرنگە ئەوە بە دیکۆمنت و بەمێژوو بکرێ. زۆر هەوڵماندا لەگەڵ دادوەرە بەڕێزەکان یەکێک لە دادوەرە بەڕێزەکانی ئامێدی قسە بکەین بەڵام بەهۆی ئەوەی لە وەزارەتەکەیانەوە ڕێگەیان پێنەدراوە بە هیچ شێوەیەک لێدوان بۆ میدیاکان بدەن نەمانتوانی قسەیان لەگەڵ بکەین. ئەمانویست باسی ئەوەیان لەگەڵ بکەین کە ئاخۆ لەوەتەی دادگا لە قەزای ئامێدی هەیە بە تایبەتیش سنتەرەکەی چەند حاڵەتێکی کوشتن وەکو کەیسێک هاتۆتە بەردەستیان بەڵام بەداخەوە نەمانتوانی. چەند جارێکیش پەیوەندیمان بە قایمقامی قەزاکە کرد ئەویش پەیوەندیەکەی وەڵام نەدایەوە. بە هەر حاڵ ئامێدی جگە لە سروشتە دڕفێنە سەرنجڕاکێشە جوانەکەی ئەم حاڵەتەشی هەیە کە پاکترین شوێنی هەرێمی کوردستان بێت لە ڕووی ئەوەی کە کوشتنی مرۆڤی تێدا خاڵیە. لە 1964 بەوردی کارمان لەسەر ئەم بابەتە کردووە ئێوە شەتوان بیخوێنەوە.